سوپای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکەم جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە جانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز ڕاستگۆیی لە گفتار و کرداردایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرموودە جوانەکانیە ڕاستگۆیی دەبەستێتەوە بە ڕێڕەوە ڕاستەکەی بەهشتەوە و دەفەرمێ هەمیشە پابەند و بەردەوام بن لەسەر ڕاستگۆیی، چونکە ڕاستگۆیی دەتانگەێنێتە چاکە و چاکەکاری و چاکە و چاکەکاریش یەکێکە لە بەرهەمە سەرەکیەکانی بەهشت و واتە لە ڕێی ڕاستگۆییەوە مرۆڤەکان دەگەنە پلەکانی بەهشت. تەنانەت لەو 4-5 پۆلەی کە خوای گەورە بە باشترین هاوڕێ و هاودەمی یەکتر ناوی بردوون، دوای پێغەمبەران سدیقین و ڕاستگۆیان باشترین و دووەمین کەسن کەوا بچنە بەهشتەوە و باشترین هاوڕێ و هاودەمی یەکتر بن. لەوە چێ بوونی نازناوی ئەبوبەکری سدیقیش لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاستکەرەوەیان پاڵپشتێکی ئەمە بێ. ئیسلامی پیرۆز هەر لە پەروەردەی منداڵێکەوە تا کار بەدەستی دەوڵەتێک هەمیشە هەوڵی داوە ڕاستگۆیی بنەمای کارەکانی بێ. ئەوە تا عەبدوڵڵای کوڕی عامر یا عامری کوڕی عەبدوڵڵا ببورن دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە ماڵمانەوە منداڵێکی بچووک بووم، دایکم لە بری بۆ ئەوەی کە ڕێم لێ بگرێ بچمە کۆڵان و دەرەوە گوتی وەرە شتێکت بدەمێ. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بەنیاز بووی چی بدەیتێ؟ فەرمووی دەنکە خورمایەک. فەرمووی ئایا پێت دەدا بەڕاستی؟ فەرمووی بەڵێ. فەرمووی ئەگەر پێت نەدایە ئەوە تۆ درۆیەکت لەسەر دەنووسرا. کەواتە ئیسلامی پیرۆز لە سەردەمی منداڵێتیەوە هەتاوەکو گەورەترین پلەکانی تەمەن هەمیشە مرۆڤی هەنداوە کە ڕاستگۆیی و ڕاستبێژی لە گفتار و کردارەکانیان بکاتە بنەما و بناغەی کارەکانی. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و پێگە و فەزڵی ڕاستگۆیی یەکەین لە ئیسلامی پیرۆزدا. باوک بەرامبەر بە منداڵەکانی، دایک بەرامبەر بە مێردەکەی، مێرد بەرامبەر بە خێزانەکەی، کاربەدەست بەرامبەر بە دەوڵەت و بەرامبەر بە ژێردەستەکانی تا چەند ئەبێ ڕاستگۆ بن. هاوکاتیش لە نێو کوردەواریە دیاردەیەکی قێزەون و ناشرینەیە کە پێی دەگوترێت یەکی نیسان یا مانگی نیسان کە بە مانگی درۆ و سوعبەت و کۆمەڵێشتی لەو جۆرە بەناوبانگە چۆن ئیسلامی پیرۆز دژی ئەم جۆرە درۆ و شتە هەڵبەسراوانش دەوەستێتەوە کە ئەمانە زۆر جار دەبنە مایی تەفرەقە و یام زۆر جار ئاژاوە یا زۆر جار ڕاچڵەکانێکی دەرونی بۆ مرۆڤ دروست دەکات کە بە درۆوە هەواڵێکی ناخۆشی پێدەی. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینی تاوتوێن پرسەکەن. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێستان، خوا گەورە پایدارتان بکات. سەربەرز بیا. خۆمانسە پێم خۆشە بزانم ڕاستگۆیی چییە و بەچی پێناسە ئەکرێ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. زۆر سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە. ئومیدوارم توانین سوودێک بە بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست بگەنین و داواکاری نەخوای پەروەردگار ئیخلاسمان پێ ببەخشێ و قسەکانمان بێتەمای سوود و کەڵک بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان، زانایان لە پێناسەی ڕاستگۆیی فەرموون مطابقة الكلام للواقع یان مطابقة الخبر للواقع. ئەوەیە کە کاتێک کە هەواڵێک بە شتێک ئەدرێ یا باس لە شتێک ئەگرێ لە شتێک ئەکرێت ڕێک لەگەڵ ئەو واقعی کە تایە بووە چۆن بووە، ئەگەر وەکو خۆی بوو ئەو پێوتێ صدق، پێچەوانەکەیشی پێوتێ کەذیب واتە ناڕاست درۆ. کاتێک کە کەسێک هەواڵ بە شتێکەدا یان مامەڵەیەکە کا وەکو ئەوەی کە خۆی هەیە یا شتێک بۆ کەسێک ئەگەڕێتەوە وەکو ئەوەی کە خۆی هەیەی و لە واقعا وایە، ئەو پێوتێ صدق و ڕاستگۆیی. ئەو پێچەوانەکەیشی ئەگەر وانە بوو ئەو کاتە پێوترێ کەذیب. زۆر باش مامۆستا، گرنگی ڕاستگۆیی و ڕاستبێژی لە چیدایە کە ئیسلامی پیرۆز ئەتوانی بڵین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها ئاماژە بەوە کات کە موسڵمان کۆمەڵێک کردەوە و شتی قێزەونی لێ ئەوەشێتەوە کە لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر قێزەونن، بەڵام نابێت بە هیچ جۆرێ لە ڕاستگۆیی لا بدات. تەنها پێغەمبەری خوا فەرمووی موسڵمان ئاسایە بۆی ئەگونجێ جارجار بۆ منە دزیەک زینایە کۆمەڵە شتی دیکە بکات، بەڵام نابێت بە هیچ شێوێ درۆ بکات. پێم خۆشە باز لە گرنگی ڕاستگۆیی بکەین. طبعا ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەکی گشتی احتیمامێکی گەورەی داوە بە جانبی ئەخلاق، بە جانبی هەڵسوکەوت، بە هەموو قیەمە جوانەکان، بە هەموو ئاکار و ڕۆشتە جوانەکان، لە ناویانە احتیمامێکی بالیغ و زۆری داوە بە ڕاستگۆیی. یعنی ئینسانی ئیماندار ئەبێ یەکێ لەو صفەتە جوانانی کە تایە دەرەوشاوە بێ و پێوەی خۆی بڕازێنێتەوە بەڕاستی صفەتی صدقە،
صفەتی ڕازگۆییە. جا ئەم مەجالی ڕازگۆییشە کە دواتر ئاماژەی بۆکەین و قسەی لەسەرەکەین مەجالی زۆری تایە لە قورئانی پیرۆز و لە فەرمودەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم زۆر گرنگی و بایەخی بە ڕازگۆیی دراوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە چەندین ئاەتە ئاماژە بە گرنگی ڕازگۆییەدا و ئەجر و پاداشتی ئەو کەسانی کە ڕازگۆن. لایەتێکە خوای تەعالی فەرمی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەی ئیمانداران ئێوە لە خوای پەروەردگار بترسن و هەمیشە لەگەڵ ئەو کەسانە بن کە ڕازگۆن. صفەتی ڕازگۆیی تیانە دەرەوشێتەوە. یا خوای پەروەردگار کاتێک کە باسی ئەو کەسانەکە کە لیان خۆشە بێ و بەهەشتی بەرفراوانیان بۆیە ئەفەرمێ الصابرین والقانتین هەتا کۆتایی ئاەتەکە یەکێ لە صیفەتەکانیان ئەوانن کە ڕازگۆن، یعنی لە قسەکانیانە لە کار و کردەوەیانە لە ڕازگۆیان بەرامبەر بەخوایە لەگەڵ خەڵکیە بڵێن ڕازگۆن. ئەمجار بەڕاستی ئینسان بەهۆی ڕازگۆیی ئەتوانێت بەهەشتی خوای پەروەردگار بەدەست بێنێ، ئەتوانێت ڕەزابوونی خوای پەروەردگار بەدەست بێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة ولا يزال الرجل يصدق حتى يكتب عند الله صديقا. بردوام يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ صدق ڕازگۆیی ئینسان هەڵە نێ بۆ کاری چاک، بۆ شتی باش، و کاری چاک و شتی باشیش ئینسان هەڵە نێ بۆ ئەوەی کە یعنی ڕێگەی بەهەشتە، کاراسانەیەکە بۆ ئینسان بگەێنێ بە بەهەشت و ئینسان بەردەوام ڕازگۆ بێ تا لای خوای پەروەردگار نازناوی صدیقی پێبەخشرێ. یعنی بەڕاستی ئەو کەسانەی کە ڕازگۆن ئەوێ دڵیان بەم فەرمودەیە زۆر خۆش بێ. ئینسان بەردەوام بێ لەسەر ڕازگۆیی، جا وەکوتم بەرامبەر بەخوا، بەرامبەر بە خەڵقی خوا، بەرامبەر بە دروستکراوەکان لە جیاوازەکانی ژیانە بەردەوام بێ لەسەر ئەم ڕەفتارە خوای پەروەردگار نازناوی صدیقی پێبەخشێ. هەروەکو چۆن لە مقابلیشا فەرمێ وإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار ولا يزال الرجل يكذب حتى يكتب عند الله كذابا. بە پێچەوانەیشەوە ئینسان ئەگەر جارێ درۆی کرد، سیان درۆی کرد، چوار درۆی کرد، لە لای خوای پەروەردگار پەناگین بە خوای پەروەردگار صفەتی درۆزنی پێبەخشرێ. بۆیە بە شێوەیەکی گشتی بەڕاستی صفەتی صدق ڕاستگۆیی زۆر صفەتێکی جوانە بۆ ئیماندار. جا باوکو دایک بێ، مامۆستا و قوتابی و پەروەردەکار بێ، زیاتر پێویستە ڕاستگۆیی تایە جێبەجێ بێ، مامۆستایەک بێ، مامۆستایەکی ئاینی بێ، کاربەدەستێک بێ، دەسەڵاتدارێک بێ، یعنی بە جوێرەی پلەپایی ئینسانەکان طبعا لە هەموو ئینسانێکە داواکراوە ئەم صفەتە، بە تایبەت لە خەڵکانێکە کە خەڵک چاویان لێکە یا خەڵکانێکی تر کە لەژێر دەستی ئەو کەسانایە زیاتر بێ خۆیان بەو صفەتە بڕازیان. زۆر باشە مامۆستا، صدق و ڕاستگۆیی شتێکی فیتریە و هەموو مرۆڤ لە سەرەتا لە دایکبوونیەوە تایەتی یان بۆ منە ئەمە پاشتر ئەم مرۆڤە بەوەی پەروەردە و بۆ منە خۆڕاهێنانەوە پێویستە لە خۆیان ڕەنگی پێ بداتەوە. بەڵێ طبعا هەرچی صفەتی جوان هەیە کە لە ناو ئاینی ئیسلامە کۆیە بێتەوە لە ئەسڵی فیترەتی ئینسانە هەیە. یعنی ئەگەر دیقەت بدەین لە مناڵیە مناڵ هەندێک جار بەڵێ هەندێک جار ئەوێ باوکو دایکی بخەڵەتێنێ بە گریانێ بە شتێک، بەڵام لە ئەسڵی فیترەتە صدق و ڕاستگۆیی و هەموو صفەتە جوانەکان لە ناو ئینسانە هەیە. ئینسان وا فیترەت کراوە، وا دروست کراوە کە قبولی ئیسلام و هەچی جوانەکانی ئیسلام هەیە بیکات. وەکو لە فەرمودەی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة. بەڵام ئیتر لەوە بەدووە ئەمێنێتەوە سەر ڕۆڵی دایک و باوک، ڕۆڵی پەروەردەکار، ڕۆڵی قوتابخانە، ڕۆڵی مزگەوت، ڕۆڵی دەستگاکانی تری فێرکردن و پەروەردەکردن کە تەنمیەی ئەم قیمە جوانە بکەن. خۆی ئەم قیمە جوانە لە ئینسانەکانە هەیە، بەڵام پێویستی بە تەنمیەیە، پێویستی بە گەشەدانە و هەروەها پێویستە ئەو کەسانەی کە هەر کەسێک ئەو ئەسباب و ئەو هۆکارانەی لێ دوور بخرێتەوە کە وا ئەکات یعنی ئەو کەسە پەنابەرێ بۆ ناڕاستی و درۆکردن. هەندێک جار مناڵ لەژێر زەخت و فشارە، لەژێر عقوبەی دایک و باوکە پەنا بۆ درۆکردنە بە. خلاصە هەروەکو چۆن ئەمە لە ناخی ئینسانە لە فیترەتی ئینسانە هەیە، بەڵام پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە تەنمیە هەیە، پێویستی بە گەشە پێدان هەیە، پێویستی بە پەروەردەکردن هەیە، پێویستی بە ڕاهێنان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوجیهی دایکێکەکە کاتێک کە ئەوێ شتێ با بە مناڵەکەی، کاتێک کە مناڵەکەی دی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەتویست چی بیتێ؟ ئەفەرمۆی پێغەمبەری خوا ئەمووس ئەمەی بەمێ، فەرمی ئەگەر پێت نەدایە خوای پەروەردگار بە درۆ لەسەرت ئەینووسی. یعنی مناڵەکان دایک و باوکەکان ئاگاداری مناڵەکانتان بن بە کردەوە فێری ڕاستگۆییان بکەن، خۆتان ڕاستگۆ بن لەگەڵە حتا لە وعدان. یعنی ئەبێ زۆر جار دایک و باوک ئاگاداری ئەوە بێ مناڵەکە لێ باوکە ئەچی بۆ بازار فلانشتم بۆ دێنی، ئەو باوکە یەکسەر بڵێ بۆ تێنم،
دوای کاتێک ئەچێتەوە بۆی نانێ ئەو مناڵە متمانەی نامێنێ ئەو مناڵە درۆکردن بەلایەوە سادە ئەبێ بۆی ئیسلام حیسابی بۆ هەموو ئەوردکاریانە کردووە دایک و باوک لە بین خۆیان نابێ ڕازگۆ بن لەگەڵ مناڵەکان نابێ ڕازگۆ بن و فێری ڕازگۆییشیان بکەن و دەستخۆشیشیان لێ بکەن لەسەر ڕازگۆیی و ئەگەر ڕازگۆییش یعنی پێچوانی ڕازگۆییشیان لیان بینی ئەبێ هەڵدن بە ڕێگەی جوان و بە شێوازی ڕێک و پێک چارەسەری بکەن. زۆر باشە. مامۆستا چۆن ڕازگۆیی بەردەوامی پێ بدرێت لە مرۆڤێکدا بۆ منە مرۆڤێکمان هەیە لەوە چێت تا ڕادەیە هەستی بە گرنگی ڕازگۆیی نەکرد بەیان بۆ منە لەگەڵ ڕازگۆییشە ناڕاستی و قسەی ناڕاست و درۆژ بەکارهێنێت چۆن ئەم مرۆڤە خۆی یەکلایی بکاتەوە بۆ ئەم ڕێڕەوە ڕاستەقینەیە و وەکۆڵێ ڕازگۆیی زاڵ بێ بەسەر تەواوی قسە و بۆچوونەکانیدا. بەڵێ وەڵی جا ئەوە یعنی ئەبێ ئیشی لەسەر بکرێ جارێک هەر لە خۆناغی منداڵیەوە ئەبێ ئەو مناڵە لەسەر صدق و ڕازگۆیی پەروەردە بکرێ ئەبێ لە قوتابخانەکانە لە هەر دەستگایەکی تر کە ئینسانی تیا پەروەردە ئەبێ و ئینسانی تیا فێرەکری ئەبێ زۆر تەرکیز لەسەر ئەم جانبانە بکرێ. ئێستا گە دیقەت بدەی ئەوترێ وەزارەت التەربیە والتعلیم یعنی وەزارەتی پەروەردە و فێرکردن. ئێستا ئەگەر دیقەت بدەی لەناو خۆمانە هەر ئەڵێن وەزارەتی پەروەردە ناڵێن فێرکردن بەڵام ئەگەر دیقەت بدەی ئێستا زۆرتر تەرکیز لەسەر خوێندنەکە ئەکرێ وەک لە جانبە ئەخلاقیەکە ئێستا وانەیەکی ئاین لە قوتابخانەکانە دانراوە تەواوەتی کاڵ کراوەتەوە یعنی حەق وایە ئێمە ئەگەر ئەمانوێ ئەم کۆمەلگایەکی ڕازگۆ بێ کۆمەلگایەکی دەستپاک بێ کۆمەلگایەکی بە خزمەت بێ هەموو ئەخلاق و ڕۆژە جوانەکان تیا بەرجەستە بێ ئەبێت تەرکیز لەسەر لایەنە پەروەردەیەکەیش بکەین جا هەم لە ڕێگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەم لە ڕێگەی هەر وەسائلێکی ترەوە کە ئەو مناڵە پەروەردەکا بۆ صدق و ڕازگۆیی ئەما وەندەی کە لەسەر پەروەردەکاران ئەبێ ئەو جانبە ئیهمال نەکەن ئینسان خۆیشی ئەبێ هەڵدا شارەزا بێ لە دین بزانێت تاوانی درۆکردن چەندێک لای خۆی پەروەردگار ناشرینە چەندێک گەورەیە تاوانەکەی ئەی ڕازگۆیی چ قیەمێکی گەورەیە ئینسان بە ڕازگۆیی چەندێک سەربەرزە بێ لە ناو خەڵکیە بەرامبەر بەخوای پەروەردگار لە کۆمەلگاکەیە و ئەمجا پاداشتی ئەو کەسانە چیە کە صادقن ئەوانەی کە ڕاستگۆن چیرۆکی خەڵکانێک بخوێنێتەوە لە پێشترا کە بۆی ڕازگۆییەوە چەندێ سەران بەرز بووە چۆن خوای پەروەردگار ڕێزی لێگرتوون و بە پێچەوانەیشەوە یعنی ئەوانەی کە دوو لە ڕووی بەڕێست و هەموو بینەران و بیسەران کە درۆیان کردووە چەندێ زوو کەشف بوون چۆن خوا فەزحیانی کردووە وەکوترێ هەر درۆیەک پێویستی بە چەند درۆیەکی ترەیە کە بۆی پینە ئەو درۆیتری پێپینە بکرێ بەڕاستی ئەبێ لە هەموو جانبەکان و ئیشی لەسەر بکات لە سەروی هەمووشیانەوە دروستکردنی ڕقابە و چاودێری خوای پەروەردگار لە ئینسانەکان. زۆر باشە. مامۆستا مەجال و بوارەکانی ڕازگۆیی چین؟ ئایا ڕازگۆیی پێویستە لە چ بوارێک لە بوارەکانی ژیانە ڕنگداتەوە؟ زۆر کەس پێی وایە ڕازگۆیی تەنها لە گفتاردایە. پێم خۆشە بزانین مەجال بوارەکانی کامان. وەڵاهی مەجالی ڕاستگۆیی زۆرە. بەڵێ. بۆ پێی ئینسان لە ژیانە احتیکاکی لەگەڵ زۆر چین و توێژە هەیە لەگەڵ زۆر ئیش و کارە هەیە. یەکەم لەوە دەست پێکەم ئینسان گەورەترین ڕازگۆیی ئەوەیە کە بەرامبەر بەخوای پەروەردگار ئینسان صادق بێ لەگەڵ خوایە ڕاست بێ. ئەوە وەکۆڵی چڵە پۆپۆی هەموو جۆرە ڕاستگۆییەکە. ئینسان ئەگەر بەرامبەر بەخوای پەروەردگار ڕاست بوو و لەگەڵ خوای پەروەردگارە ڕاست بوو ئەمە تیا ڕەنگەداتەوە بەرامبەر بە مەخلوقی خوا بەرامبەر بە دروستکراوەکانیش ڕاستگۆ بێ. ئەمە خاڵ یەکەم ئینسان بێ ئاگاداری ئەمە بێت. ئەگەر دوو لە ڕووی بەڕێست و هەموو بینەر و بیسەرێک ئەگەر درۆکردن بەرامبەر بە مەخلوقێک ناشرین بێ بەرامبەر بە خالیق زۆر ناشرینتر و گەورەترە. ئەگەر ئینسان بتوانێت مەخلوقێک بخەڵەتێنێ بەڵام ناتوانێت خوای پەروەردگار بخەڵەتێنێ. ئەمجار بەرامبەر بە دروستکراوەکانی خوای پەروەردگار بە شێوەیەکی گشتی لە چەندین ئاەت و فەرمودەیە هاتووە تەکید لەسەرەوە کاتەوە کە ئینسانە بێ ڕاستگۆ بێ شتەکان وەکو خۆی بگەێنێ شتێک کە احتیمالی درۆی لێکرێ نەیگێڕێتەوە كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بس إنسانك بدروزنا قلم بدري حتشي بيسوبي جريتوا وترى وابو ئێستا تەنها لەوەیشان نەماوە ئێستا لە مەجای تریشە مەسەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە فەیسبووکە لە دەیان شتە بینین ئەبیستین بڵاوەکرێتەوە هیچ ئەسڵ و ئەساسیشی نییە یان دوای ڕۆژێک یا دوای تاقێک یا دوای چەند سەعاتێک پێچەوانەکەی دەرەچیە یعنی من بە تایبەت ئەما بینم لە هەندێک خەڵکیشا کە هەندێک جار ئیدعای ئیلتیزامی شەکەن مەسەلەن شتێ بڵاوە کاتەوە قیل و قالێک ئەڵێ لە دوایشە هیچ وا دەرناچێ و هیچ وەکوڵی بنەمایەکی نییە لە ڕاستیە بۆیە بەرامبەر بە دروستکراوەکانی خوای پەروەردگار لە ناویانە ئینسان بەرامبەر بە دایک و باوکی خۆی بەرامبەر بە مامۆستاکانی خۆی و ئەمجار بۆ نمونە لە کاتی مامەڵە و کڕین و فرۆشتنە
ئەو مەجالێکی زۆر گەورەیە بەداخەوە، یعنی ئەبێ بازاڕی مسلمانان پڕی بێ لە قیەمی جوان، جیاواز بێ لەگەڵ بازاڕەکانی ترە، لەگەڵ خەڵکانی ترە، لەگەڵ وڵاتانی ترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ البەیعان بالخیار ما لم يتفرقا. هەرێک لە کڕیار و فرۆشیار مۆڵەتی پەشیمان بوونەوان هەیە تا لەو مەجلیسە و لەو دوکانە بن کە شتومەکەکەی لێ کڕیوە. فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما. ئەگەر ڕاستگۆ بن لەگەڵ یەکتریا، عیب و کەم و کوڕەکان بە یەکتری پیشان بدەن، بڵێ کاک ئەم نوقسانی هەیە، ئەم عیبەی هەیە، ئەمە ئەسڵەکەیەتی، ئەم عادەکەیەتی، بۆی ڕوون کاتەوە ڕازگا لەگەڵیا، خوا فەرمێ خوای پەروەردگار بەرەکات خاتە ئەو کڕین و فرۆشتنەوە. یعنی تۆ خێر لەو پارەیە بینی، منش خێر لەو کاڵایە بینم. بەڵام ئەگەر وإن كذب وكتم محقت بركة بيعهما. ئەگەر ڕاست نەکەن لەگەڵ یەکتریا، درۆ بکەن لەگەڵ یەکتریا، عیب و کەم و کوڕەکان بشارنەوە، ئەوە خوای پەروەردگار بەرەکەتی ئەو کڕین و فرۆشتنە مەحقەکە، یعنی ئەیسڕێتەوە، ناهێڵێت. نە تۆ خێر لەو پارەیە بینی، نە منش خێر لەو کاڵایە بینیم کە مەسەلەن بۆ نمونە کە لە جەنابتم کڕیوە. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ لە قیمەی ڕاستگۆیی ئەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بازاڕ ئەسوڕایەوە هەندێک گەنمیان ئاوا هەڵڕشت بوو لە شوێنێکە، ئاوا عادەتەن ئینسان سەیری گەنمەکە، ئاوا سەیری کرد پەنجەکانی بەرتەڕی کەوت. فەرمی ما هذا يا صاحب الطعام، ئەمە چی ئەم تەڕیە؟ فەرمی ئەی پێغەمبەری خوا هیچ نییە، تۆزێ باران لێی داوە و ئەوە کەمێ تەڕ بووە، کابرا چوو بۆ هەندێ وشی کردبووە سەریە. فەرمووی ئەفەلا جعلته فوق الطعام حتى يراه الناس. ئەی باشە بۆ نەتخسە سەرەوە تا خەڵک بیبینێ. من غشنا فليس منا. يعني لە ڕیواتێکا فەرمێ من غش فليس منا. هەر کەسێک غەش بکات لە ئێمە نییە. غەش صفەتی ئینسانی مسلمانێک کە غەشی نوعا ما لەناو درۆیە جێ بێتەوە. تۆ کابرایەک بەقاڵە مەسەلەن لەگەڵ ڕێزم بۆ ئەو برا خۆشەویستانە، مەسەلەن پێشی ئەو مادەی کە هەیەیە، ئەو کاڵایی کە هەیەیە، ئەو تەماتەوە، ئەو هەشتانی هەر شتێکی ترکە فرۆشێت جوان، هەموو شەکانی بە جوانی ڕیز کردووە. یعنی بە خەڵک لێ شتەکەی من ئاوا جوانە، بەڵام کاتێک کە سەیری پشتەوەکی وێرانەیە. بۆیە لە ڕاز یعنی جۆرێک لە ڕاستگۆیی ئەوەیە کە ئینسان لە مامەڵە و لە کڕین و فرۆشتن لەگەڵ یەکترا ڕاستکە. جۆرێکی تریا مەجالێکی تر لە ڕاستگۆیی ئەوەیە کە دەسەڵاتداران لەگەڵ ڕعیەتی خۆیانە کە ئەمە بەڕاستی ئەمڕۆ بێتام بووە. یعنی خەڵک سیقەی بە حکوومەت نەماوە، خەڵک سیقەی بە دەسەڵاتداران نەماوە، خەڵک سیقەی بە گەورەکان نەماوە. ئەبێ حکوومەت و دەسەڵاتداران خۆیان ئیش لەسەر بڵاوبوونەوەی ڕاستگۆیی بکەن، ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەن کە قیەمی ڕاستگۆیی لە ناو کۆمەڵگایە بڵاو بێتەوە، نەوەک خۆیان هۆکار بن. یعنی ئەمڕۆ هەرچی ئەبیستی خەڵک سیقە و متمانەی پێ نەماوە. مەجالێکی تر مەجای ڕاگەیاندنە، ئەبێ ڕاگەیاندن صفەتی ڕاستگۆیی تیابێ و هەڵدا خەڵکی فێری ڕاستگۆیی بکە و ئەوەی کە ناڕاست بوو بۆ خەڵکی ڕوون بکاتەوە تا خەڵکی لەسەر ئەو قیەمە پەروەردە بن. دایک و باوکان لەگەڵ مناڵەکانی خۆیانە. دکتۆر علی شریعەتی قسەیە زۆر جوانەکەڵێ، من لە وابزانم لە بریتانیا ئەڵێ ئەمە خوێن لە شوقەیەکە نیشتەجێ بووم، ماڵێک مناڵێکیان هەبوو، زۆر خۆشەویست مناڵەکە، چەند جار داواتیانە کردم نانیان بۆ ئێهنام، ئەچووم لە ماڵیان نانمانە خوارد، تێکەڵاوێکی زۆرمان بۆ دروست بوو، ئەو منداڵە زۆری خۆشەویستم. ئەلە ڕۆژێکیان وتیان ئێمە چین بۆ بازار، ئەگەر تۆ لە ماڵە ئابی با کوڕەکە لە لای تۆ بێ. دیارە لە شوقەیەکا بوونە، ئەڵێ مشتم خەیچێکە با لە لای من بێ. ئەڵێ ئەو مناڵە دیارە چووە ئاو بخۆیان شتێ بکە، پەرداخەکەی لە دەست بەرەوە بۆ شکانوێتی. مناڵەکە ترسا و تێتی دایکم لێمە پێچێتەوە و محاسبە مەکەوانە، توێتی قەی ناکە ئەگەر دایکت هاتەوە بڵێ عەلی شکانوێتی. ئەڵێ مناڵەکەیش ئەڵێ باشە. دوایەوە کە دایکیوان دێتەوە ئەڵێ شەو بوو، نزیکەی 8:09 شەو مناڵەکە هات بۆ لام. ئەڵێ وتی مامە، یعنی بە مامۆستا عەلی شریعەتی، وتی هەرچی ئەکەم خەوم لێ ناکەوێ، درۆم کردو لەگەڵ دایک و باوکمە، ناتوانم وجدانم ئەوەنە عەزیەت مەدا ناتوانم ئیستراحەت بکەم، درۆم لەگەڵ دایک و باوکمان کردو. ئەڵێ مشتم دەبڕە ڕاستیەکان پێ و لە قابلە پەرداخیە چییە؟ ئەڵێ چوومەوە بە دایکم ڕاستیەکەم وتم ڕاستیەکەی ئاوهایە و ئەو مامەیە پێیوتم کە من ئاوا بەم شێوازە بیکەم. ئەڵێ هاتن بۆ لای من دایک و باوکیان، وتیان ماوەی 24 ساعتت هەیە، ئێمە لە منداڵیەوە ئەم مناڵە لەسەر ڕاستگۆیی پەروەردەکەین، بۆیە بەڕاستی مناڵەکەی خۆمانمان خۆشەوێ، نامانەوە ڕەفتاری مناڵەکەمان تێک بچێ، لەبەرەوە ماوەی 24 ساعت هەیە ئەم شوقە بەجێ بێڵێ. ئەڵێ خوا بزانێ لە شەرمەزاریە نەمەزانی چی بکەم، کە صدق
ڕاستگۆیی صفەتی ئێمەیە بەڵام من هەڵبەتە بەڵێنیەتێکی باشی هەبووە بەڵام من ویستم بە نیەتێکی باش شتێک بپۆشم بەڵام بۆم دەرکەوت کە ئەوە ئەسڵ ڕاستگۆییە وی بەڕاستی مامۆستای بەڕێز یعنی لە هەموو مەجالێکە ئینسانە بێ خۆی بۆ صفەتە بڕازێنێتەوە بۆی متمانی لە ناو خەڵک بمێنێ ئەزانی گەورەترین شت ئەوەی کە ئینسان سیقە و متمانی لە ناو خەڵکیان نەمێنێ ڕاستە مامۆستا قسەیەک هەیە نووسەرێک دەڵێت تۆ پرسیارم لێمە کە منیش درۆت لەگەڵان دەکەم زۆر جا مرۆڤ نهێنیەیە کێشەیەک بۆ منە شتێکی لایەکە پێی خۆش نییە من یا تۆ یام دراوسێکە یا خێزانەکەشی تەنانەت لی بزان بەڵام خەڵک هێندە لەسەری ئەڕوا ئەمیش بۆ کۆڵێ پاراستنی ئەم نهێنیەی لەوەچ لە زۆر شت بەلاوە گەورەتر بێ بەڵام ئەوەندەی ئلحاحەکەن ئەوەندەی بێزارەکەن لەوەچ ناچار بە درۆکردنیەکەن لەم جۆرە حاڵەتاندا مرۆڤ چۆن خۆی هەم لە وتنی ڕاستیەکە بپارێزێ هەم خۆشی لە درۆکردن بپارێزێ وڵی پێشەوە ئەبێ ئێمە لەسەرەوە ڕابهێنرێن و فێر بین کە هەندێک شتێ خصوصیاتی ئینسانە تایبەتمەندی ئینسانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ من حسن إسلام المرء تركه ما لا يعني يعني جوانەکانی ئەم دینە ئەم ئیسلامە ئەوەیە کە شتێ پەیوەندی بە تۆ نەبوو تۆ تەداخل نەکەی نەڕۆی بزانە کابرا ئەمەی بۆچی کردو بە چەند کردوێتی ئەوانە ئەمجا هەندێک شت هەیە ئەبێ ئینسانەوە بزانێ ناکرێ بیگەڕێتەوە المەجالیس بالئەمانە دوو کەس لە شوێنێکا دانشن ئەو قسانەی نێوانیان ئەمانەتە ئەسڵا ئەبێ ئەمانەت بێ یان لە فەرمودەیە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر کابرایەک لەگەڵ کەسێکی ترا قسەیە کرد ئاوا بەرێکی کردە و لا بزانە کەس هەیە یان نییە معناها ئەو قسە ئەمانەتە ئەبێ بیپارێزیە ئەمجا ئێمە لە شریعەتی ئێمەیە وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم نهينا عن التكلف ئێمە نەهیمان لێکراوە کە تەکلیف لە خەڵکی بکەین خەڵک ئیحراج بکەین کەسێک کە پێی خۆش نەبوو شتێ بگێڕێتەوە یا وتی کاکە ئەو شتە لەلام ئەمانەتە ئەبێ بەڕاستی ئەو ئەمانەت بێ پارێزرا بێ ئێستا دیاردەیەکی ناشرین هەیە دیاردەیەکی خراپ هەیە مەسەڵەن کەسێک بە کەسێکی تر لە کاک فلان کەس ئەم شتت پێڵێم ئەمانەتە نەیگێڕیتەوە ئەویش ئەچێ بۆ کەسێکی تر ئەگێڕێتەوە لە کاک فلان کەس بەس توخوا ئەمە ئەمانەتە نەیگێڕیتەوە هەر ئەوانە دەم کەیشە دەم دوو کەس ئەویش ئەچێ بۆ یەکێکی تر ئەگێڕێتەوە لە کاکە ئەمە ئەمانەتە لای کەس نەیگێڕیتەوە ئەمە بەڕاستی خراپە یەکێ لە صیفەتەکانی ئینسانی ئیماندار ئەمانەت پارێزیە بەرامبەرەکەیش بەڕاستی نابێ ئەو کەسە ئیحراج بکە حتا یعنی ئێستا بەنمونە ئەڵێم یعنی چینێکی وەکو مامۆستای ئاینی یعنی گەورەترین کێشە دێتە لایەن گرفتی جۆرا و جۆر دێتە لایەن ئەم مامۆستا ئەگەر مەفروض وابێ هەموم کێشانە بگێڕێتەوە زۆر کێشە دروستە بێ یا هەر کەسێکی تر جاری وایە تۆ شتێکە زانی ئەگەر ئەم شتە باسکەیت و بیگێڕیتەوە گرفتی گەورەی لێکەوێتەوە ڕەنگە کوشتنی لێ بکەوێتەوە ڕەنگە کێشەی کۆمەڵاتی لێ بکەوێتەوە بەڕاستی لەو حاڵەتانە نە بەرامبەر ئەبێ تەکلیف لە ئەو ئینسانە بکە و زۆر ئیلحاح و ئیحراجی بکە بۆی کە ئەو قسانە بکە نە ئەو کەسێش ئەبێ لەو حاڵەتەیە ئەو قسە بکە ئێمە لەو حاڵەتەیە بەرامبەر قاعیدەیەکی شەرعیە وەسین ئەڵێ الضرر الأشد يزال بالضرر الأخف زەرەر و زیانێکی گەورە لە کۆڵەکەینەوە بە زیانێکی بچووکتر ئەو کاتە بە جۆرێک لە جۆرەکان بە تعریف وەنا ڕاستە و خۆ ئینسان قسێ بکە کۆی پێغەمبەری خوا لە هیجرە تا فەرمی ئێمە کوڕی ئاوین بۆ نەم ڕاستەکەی لە شاردەوە هەم بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ ئەو شتە بپارێزێ بچینەوە سەر درۆ و ناڕاستیان بۆ نەڕاستگۆیی کاربەدەستان بەرامبەر بە ژێردەستەکانیان قسەیەکەیە دەگوترێت درۆ بکە تا باوەڕت پێکەن ئەمە لە سیاسەکانە هەمیشە هەیە ینی هیوامان هەیە لە ساڵێکە دەیان جار بەڵێنی ناڕاست و درۆ بە خەڵکەدا بە ژێردەستەکانی کارەباتان بۆ چاگەکەین و چە چاگە بێت کاربەدەست پێم خۆشە لەم بوارە زۆرتر لەسەری بڕۆین چۆن ئەبێت لەگەڵ ژێردەستەکانیدا ڕاستگۆ و ئەمانەت پارێز و بۆ منە گفتار شیرین و گفتار ڕاستگۆ بێ وڵی من ئەوە بۆ دوو حاڵەتی گێڕمەوە یەکەمیان بۆ خۆش باوەڕی خەڵک کە بێ بەڕاستی خەڵک هەڵبەتە بۆ ئەم هەڵبژاردنەوە بۆ هەموو کاتەکانی تریش بەڕاستی بێ ئەم حەقیقەتان لەبەر چاو بێ لا يلدغ المؤمن من جحر مرتين ئینسانی ئیماندار لە کونێک و دووجار ناگازێنرێ یعنی من بە عیبارەتێکی کەمەڵێم ئینسان ئەگەر لەگەڵ خوای ڕاست نەکا چاوەڕێی ئەوە مەکەن لەگەڵ مەخلوقا ڕاست بکە ئینسان ئەگەر لەگەڵ خوای ڕاست نەکا لەگەڵ خەڵکیشیانە ڕاستە بێ یعنی کابرا کە چەندین جار بەڵێنی دوو لە ڕووی بەڕێستان و بینەران و هەموو خۆشەویستێک یعنی درۆی کردووە درۆی لێ بێنراوە چەندین جار وعدی داوە نەیبردووەتە سەر بەڕاستی خەڵک ئەبێ ئاگادار ئێمە بێ جارێکی تر ئەمانەت بەمە نەسپێرێتەوە جارێکی تر هەڵسوکەوت و تەعامل لەگەڵ ئەم جۆرە کەسانەیان نەکا بەڵام دەسەڵاتدارانیش بەڕاستی ئەبێ ئەوە بزانن کە ئەمانەت و بەرپرسیارەتێکی زۆر گەورە لەژێر دەستیانایە خوای پەروەردگار لە قیامەتە پیانە فەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون
ڕیانگرن ئەوانە بەرپرسیارن ئەو بەرپرسیارەتی ئەمانەتێکی زۆر گەورەیە وەڵی پیاوچاکان و پێشینان گریاون لە دەستی ڕایان کردووە لە دەستی ترساون لێی نەوەک ئەو ئەمانەتە نەتوانن هەڵیگرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک چەند کەسێک لەژێر دەستیا بێ ئیلا لە ڕۆژی قیامەتە بە کەلەپچەی ئەهێنێتە حوزور خوای پەروەردگار ئەبێ عەدالەتیەکەی ئەبێ ڕاستگۆیەکەی ئەبێ خەمخۆریەکەی بۆ ئەو خەڵکە کردبێتیەوە ئەگینا بە کەلەپچەی لە بەردەم خوای پەروەردگارە حەشر دەکرێت ئەمە یعنی چی؟ یعنی ئاگاداری میلەتەکەی خۆتان بن خزمەتی میلەتەکەی خۆتان بکەن بەس بەڵێنی درۆ بدەن خەڵک لێتان بێزار بوو خەڵک لە درۆکانتان بێزار بوو بەڕاستی ئەو ئەمانەتێکی زۆر گەورەیە مەسئولیەتێکی زۆر گەورەیە ئەگەر ئینسان لە خۆیان ڕائەبینی ئەو کار بەدەستیە بە تەواوەتی بەرێتە ڕێوە بە چاکی بیباتە ڕێوە خزمەت خەڵکی پێ بکە ئەوە پیرۆزی بێ و ئێمەش دەستخۆشی لێکین بەڵام ئینسانێ بێوە لەسەر ئەساسی درۆ خۆی پێ بگەێنێ لەسەر ئەساسی درۆ مناڵی پێ بگەێنێ لەسەر ئەساسی درۆ و بەسەر پشتی خەڵکیە بگاتە دەسەڵات هاوار و ماڵوێرانی بۆ ئەو کەسە و ئەو خەڵکیش بەڕاستی نابێ ئەوەنە ساویلکە بن بەڕاستی بە درۆ و دەلەسێ ئەو جۆرە کەسانە باوەڕ بکەن وەرن ئەو ئەمانەتە بسپێرن بە ئینسانی دەستپاک بە ئینسانێک کە لە ژیانە دەستپاکی زیاترتان لێ نەبینی بێ ڕازگۆی زیاترتان لێ نەبینیە ئەخلاق و ڕۆژ زیاترتان لێ نەبینی بێ یعنی تۆ کابراەک چەندین ساڵە بەدەستیەوە ئەناڵێنی درۆی لەگەڵا کردویت و غەدی لێ کردویت و فێڵی لێ کردووی جارێکی تر ئەتەوێت خۆت خەیتۆ ژێر ئەو بارە ئێمە خۆمانین ئەمانەوێت عاقیبەت من پاشە ڕۆژمان چۆن بێ ئەبێ میلەت خۆی ئیرادەی هەبێ ئەبێ میلەت خۆی بێوێ ژیانی خۆش بکە زۆر باش مامۆستا پەیوەندی یا جیاوازی نێوان درۆ و بێوەعدی چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا نیشانەکانی کەسی دووڕوو منافقمان بە سێ جۆر یان بە سێ نیشانە بۆ باز دەکا یەکێکیان ئەوەیە قسەیەک دەکا ڕاز ناکە یەکیشیان ئەوەیە کە بەڵێنە دات و نایباتە سەر زۆر جار من بەڵێن بە جەنابە دەدەم بەڵام ناڕاستم لە بەڵێنەکە ئەمەش هەر جۆرێکی ترە لە درۆ من پێم خۆشە باز هەم لە پەیوەندی و جیاوازی نێوان ئەم دوو کردەوە ناشرینەمان بۆ بکەیت والله ئێمە درۆ طبعا هەم لە ئەقوالە هەیە هەم لە ئەفعالە هەیە ناڕازگۆی لە وعدیشە ئەگەر ئینسان بڵێن عوزرێکی نەبێ ئەگەر مەسەرەن پاساوێکی نەبێ ئەوش لە خانەی جۆرێک لە درۆیە جێ بێتەوە مادام ئینسان لە عوزرێکی نەبێ ئەجاری وا کەسێک لەگەڵ کەسێک ترە موعیدێکدانا بەڵام یعنی لە دەسەڵاتی خۆیانە یا بۆ نمونە حاڵەتێکی تاڕی دێتە پێشەوە ناتوانێ بەڵام ئەگەر ئینسان حاڵەتێکی تاڕی نەبوو عوزرێکی نەبوو وعدە خلاف بێ ئەوش جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان ئەچێتە خانەی قاڵبی درۆ لە ئەفعالە لە کار و کردەوەیە ئەمەش بەڕاستی مسلمانان لەمەیە زۆر کێشەمانێ بەداخەوە یعنی قەلەما دانیشتنێک موعیدێک شتێکە بێ ئینسان لە کاتی خۆیان ئامادە بێ من ئەبیستم لێرە و لێوە لە وڵاتان زۆر ئیحتیمامی پێدەن زۆر گرنگی پێدەن کابرا مسلمانیش نییە بەڵام ئەوەندە گرنگی بە وعدادا 5 دقیقە لە وعدەکە لایدا کابرا نابینیتەوە لەو شوێنە بەڵام ئێمە ئەگەر بمانێ و وعدێک دابنین دانیشتنیەک بکەین ئەگەر سعات دەبێڵێ دەونی و بێڵە تۆ بڵێ دەوەرە نیم سعات ئەم خەڵکەی ترە بێ باج بدا ئاوا دابنیشێ لەبەرەوەی ئەو کەسەی تر لە کاکە بەخوا مادام دەیانوسیەوە دەونی و ڕوەدا حرمەتی کات حرمەتی ئەو ئینسانەی کە تۆ چاوەڕێی تۆ ئەکا هەستکردن بە ئەمە جۆرێکە لە مافی مرۆڤ یعنی تۆ حرمەت بۆ ئینسانە دابنی حرمەت بۆ کات دابنی حرمەت بۆ مەواعید دابنی بەڕاستی ئێمە هەموو ئەم قیامانە بێ ئیشی لەسەر بکرێ و بگەڕێنێتەوە ناو مسلمانە زۆر باش مامۆستا لە ناوبەرەکانی ڕاستگۆیی چین ڕاستگۆیی تەنها بە درۆ لە ناو ئەبرێیان بوون نامێنەیان چیترن ئەو شتانەی کە ئەبنەوەی ئەوەی کە ڕاستگۆیی بردەوە دەکاڵە بێتەوە لە مرۆڤێکدا ئیدی وەکڵێ لەو سیفەتە مرۆڤ لەو سیفەتە بێ بەژە بێ وڵاگەڕ زیاتر ئایا ڕاستگۆیی مرۆڤێک بەچی مرۆڤێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەسە بۆ مرۆڤێک زۆر جالەوە ئەم مرۆڤ ڕاستگۆش بێ بەڵام هەر بەسە بۆ ئەوەی کە هەرچیەکی بیست بیگێڕێتەوە واتە خۆشی درۆکەی نەکردو مەبەستی شێوە نەبووە کە بە درۆزن ناو دەربکرێ منێکی ڕاستگۆ بەچی سیفەتی ڕاستگۆیی لە دەزەدەم ئەو هۆکارانەیە ئەو شتانە چین کە مرۆڤێکی ڕاستگۆ بەرەو ناڕاستگۆیی دەبن وڵای کۆمەڵێک شت هەیە لەوانە بۆ نمونە گێڕانەوەی هەر شتێکە ئینسان بیبیستێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای پەروەردگار نەهی لێ کردوون عن قیل وقال وكثرة السؤال وإضاعة المال نهي كدو لو قيل وقال إنسان هر شتێکی گێڕایەوە هەر شتێکی بیست بیگێڕێتەوە ئەوە حتما ڕۆژێک ئەکەوێتە ناو درۆوە دووەم ئینسان کاتێک کە تەثەبوت لە هەواڵێک ناکات یعنی
دڵنیان نابێتەوە لە هەواڵێکی کسەر بڵاوێ کاتەوە. خۆی تەعالا فەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. کاتێک کە کەسێک فاسقێک کەسێک قسەیەکتان بووەکە ئێوە هەوڵ بن لەو قسە دڵنیا بنەوە زان تا چەندێ ڕاستە تا چەندێ ئەو قسە تەواوە ئینجا بیگەڕنەوە. ئەمە دوو و بەڕاستی تەداخلکردنە ناو ژیانی خەڵک گەڕان بە دوای ئیش و عیب و عاری خەڵکیە ئەمانە هەمووە لە ئینسانەکەن یا بۆ نمونە زۆرکردن بەرامبەر بە مناڵ زۆر لێکردنی مناڵ هەڕەشەکردن لە مناڵ ئەمانە هەموو واکەن کە ئینسان پەنابەرێ بۆ درۆکردن و ئەو سیفەتی تیادا کاڵ بێتەوە و هەندێک جار تەماحوا لە ئینسانەکە کە مەسەڵەن کابرا سوێنە خاڵێ من ئەو شتم بەوە نەکڕیوە کە ڕاستە ئێمە ئەو سوێنە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ منفقة للسلعة ممحقة للبركة. ڕاستە شتەکە ئەفرۆشی بەڵام بەرەکەت لە ئیش و کارەکەتا نایەڵێ. هەندێک جار تەماحوا لە ئینسانەکە پنا بۆ درۆ دەرەسەبەرێ. هەندێک جار تعەسوب بۆ حیزب ئینسان وا شوێرەکە بە ئاشکرا ئەزانێت ئەمە درۆیە درۆ بۆ حیزبەکەی خۆیەکە یا دەسەڵاتدارێکە یا بۆ نمونە شایەتیدانیش هەر جۆرێکە لە درۆکردن دوو لە ڕووی بەڕێستان. ڕاستە هەموو ئەمانە جاری وایە کابرا وجدانی خۆی ئەفرۆشێ جاری وایە لەبەر تعەسوبی بۆ حیزبەکەی لەبەر دەماگیری بۆ حیزبەکەی خۆی ئەڵێ قەیناکە درۆیە. یا هەندێک جار ئینسان بە ناوی درۆی مەسلەحەتەوە یعنی درۆەکە سیقە و متمانین لە ناو خەڵکیان نامێنێ. ئەمە هەندێک جار لە هەندێک حاڵەتە ڕێگە پێدراوە بۆ نمونە ئینسان کاتێکەوە سڵحی نێوان ژن و پیاوێک بکە یا دوو کەس بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ليس الكذاب الذي يصلح بين الناس فيقول خيرا أو ينمي خيرا يعني أو ينمي خيرا يعني أفرمي دروزن أو كسنية كنيواني دو كس باش كاتوا شاكيانا كاتوا قسيكي باش الله يا قسيكي باش لكسيك وبو كسيك تر أقوازيتوا فلان كس باشي بيوتوي نيتي باشا برامبرد من بيستوما وايوتو برامبرد هتا أو دو كس شاكا كاتوا أما نيليا بترازيا همو أو حالتاني تر إنسان بيه خوي بباريزيا يكي لبياو شاكان قسي زور جوانكا أفرمي إمامي أوزاعية أفرميت ئەگەر درۆ حرامیش نەکرایە بە هیچ جۆرێ من ڕێگە بە خۆم نادەم درۆ بکەم. یعنی ئەوەندە سیفەتێکی ناشرینە ئەگەر لە قورئانە حرامیش نەکرا ئەگەر ئەو لەو دینە ئێمە حرامیش نەکرا لە خۆمم نەوەشاندەوە ئەو درۆ بکەم. دامان ساگوتر نێو گیاندارانیشدا درۆکردن شتێکی ڕێگە پێنەدراوە. بەڵێ زۆر جار هەندێک باڵندە و هەندێک مێرومان هەن کە درۆ لە تاکەکانیان لە بەرامبەرەکانیان بینن هەنا بۆ من هەر لەسەر قسەی جەنابێت بیستومە لە شوانێک کە ئەگێڕێتەوە ئەڵێ کولەیەکم کوشتووە و لە بەردەم مێرولەیەکە دامناوە مێرولەکە هەچەنی کردووە نەیتوانیوە بیبە ڕۆیشتووە دوای قەدرێک کۆمەڵی مێرولە لەگەڵێ هاتوون ئەڵێ کولەکەم شاردووەتەوە هەندی ئاوا گەڕاون و ئەوانە هیچیان دەست نەکەوتەوە ڕۆیشتون پاش قەدرێکی دەڵێ مێرولەکە هاتەوە وەکو بڵێ وەڵا من بینیومە ئەزانم شتێکی وان بینیوە جارێکی تر دایاناتەوە دیسان ناتوانێ بیبات ئەڕاتەوە جەماعەتێک دیسان لەگەڵ خۆیان هێنێتەوە ئەڵێ دیسانەوە پێشەوە ئەوان بگاتەوە من کولەکە هەڵەگرم ئەڵێ دوایەوەی کە هەنێ ئەگەڕن نادوەستنەوە بە هەموویانەوە ئەو مێرولە پارچە پارچاکەن. و سولەیمانیش ئەوە بە هودودەکەی فەرموو یا ئەبێ هەواڵێکی ڕاستم باتێ شتێکی ڕاستم پێ بڵێ یا ئەوە تا سزایەکی زۆر بە ئێشێ دەم وێ لە ناو ئاژەڵەکانیشا بەڕاستی شتێکی ناشرینە و ڕازگۆی قیەمێکی زۆر جوانە ڕەوشتێکی زۆر جوانە ئەبێ بەڕاستی هەموو لا ئیشی لەسەر بکەین و لە ناو کۆمەلگا و لە ناو تاکەکانە و لە ناو نەوەکانە بەڵێ زۆر جار مرۆڤ لە مەجلیسێکدا بۆ خۆشکردن یان بۆونە بەردەوامیدان بە مەجلیسەکە هانا بۆ کۆمەڵێ نوکتە و قسەی خۆشە باکە لەوەچە هیچ ئەسڵ و ئەساسێکیش نەبێ ئیسلامیش نەهی لەم جۆرە قسەکردانە کردووە پێم خۆشە بزانم ئایا ئەمانەش دەچنە چوارچێوەی درۆ و قسەی ناڕاستەوە یانە؟ وڵی ئەوە بەڕاستی زۆر پرسیارێکی وەجیه و جوانە یعنی ئیسلام قسەی خۆشی قەدەغە نەکردو با خەڵک هەڵە حاڵی نەبێ ئیسلام لەگەڵ وایە کە ئینسان تا بکرێ ڕووی خۆش بێ الكلمة الطيبة صدقة قسەیەکی خۆش کە دڵێکی مسلمانی پێی خۆشەکەی صدقەیە أحب الأعمال إلى الله سرور تدخله على قلب مسلم خۆشەویستترین کردەوە بەلای خوا خۆشیەکە کەی خێتە دڵی مسلمانێکەوە ئیسلام قەدەغەی ئەمانەی نەکردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو کەسێ زیاتر ڕووی خۆشتر بووە لەگەڵ خەڵکیە با خەڵک حاڵی نەبێ بڵێ ئیسلامە هەموو شتێکمە هەلێ قەدەغەکە بەڵام نوکتەیە کە درۆ بێ کە ئەسڵ و ئەساسی نەبێ ئینسان گونەهبارە بێ بیگەڕێتەوە
گوناهبارە بێ کە لە ناو خەڵکیشا بڵاوی بکاتەوە و ئینسان بۆ چەند کەسی بنێرێ بۆ ئەوە نەکەسیش گوناه و تاوانە نووسێ. ئێمە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە فەیسبووکە ئابینین، یعنی ڕۆژانە نوکتەی بێشەرعی دروست دەکرێ، ڕۆژانە نوکتەی تازە دروست دەکرێت کە ئەسڵ و ئەساسی نییە، هیچ بنەمایەکی نییە و درۆیە کابراایەک بۆ 1000 کەسی تری ئەنێرێ. بەڕاستی ئەوە شتێکی زۆر گوناحە و لە فەرمودەی هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەبارەتەوەی کە فەرمود لە مەجلیسە چوار جارە فەرمیە هاوار و ماڵوێرانی بۆ ئەو کەسەی کە درۆ ئەکا لە ناو مەجلیسەکە بۆی خەڵک پێ بکەنێ. ويل للذي يحدث بالحديث ليضحك به الناس ويل له ثم ويل له ثم ويل له. هاوار و ماڵوێرانی بۆ کەسێک کە لە مەجلیسێکە قسەیەکی درۆ ئەگێڕێتەوە بۆی خەڵکی پێ بکەنن. یعنی وەکو مۆمێک وایە خۆی ئەسووتێنێ لەبەرەوە خەڵک استفادەیەکی لێ بکات. تۆ خۆت ماڵکاون لای خوای پەروەردگار بکەی. ئینسان ئەبێ لەوە بترسێ وەکو لە سەرەتای بەنامەکە وتم لە لای خوا بە درۆزن لە قەڵەم نەدرێ. ئینسان ئەوەنە نوکتەی درۆی گێڕایەوە نە قسەی درۆی گێڕایەوە بەڕاستی ئەبێ لەوە بترسێ کە نەوە خوا بە درۆزن لە قەڵەمی بدا. بۆیە گێڕانەوەی ئەو نوکتانە خۆشکردنی مەجلیس بە قسەی ناڕاست ئەوانە هەمووی ناشەرعیە و ئینسان لەسەری گوناهبارە بێ و ئەگەر لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە شوێنەکانیش بەڵاوی کردەوە دیسان گوناهبارە. زۆر باشمان سەوا باز لە سوود و بەرهەمەکانی ڕازگۆیی بکەین بۆ دنیامان و بۆ قیامەتمان ڕازگۆیی چ بەرهەم و سوودێکمان پێدەگەێنێت. وڵای ئینسان ئەگەر لە جارە باسی دنیا بکەین لە دنیای ئەگەر ئینسان ڕازگۆ بێ یەکەم بۆ دروستبوونی کەسایەتی و شخصیەتی ئینسان زۆر گەورەیە. ئینسانێک هەر ئەوەندە لە چەند شوێنێکە چەند درۆیەکی لێبێنرا ئیتر کەسایەتی پێ ئەڕوخێت، کەسایەتی پێ لاواز دەبێت. مامۆستا دروستکردنی کەسایەتی و شخصیەت زۆر عەمەلیەکی گرانە، زۆر عەمەلیەکی ناڕەحەتە و کاتێکی زۆری لە ئینسانەوێ، جوودی زۆری لە ئینسانەوێ، توانای زۆری لە ئینسانەوێ، هەوڵ و ماندووبوونی لە ئینسانەوێ، سەخاوەت و دەستکراوەیی و کۆمەڵی بابەتی لە ئینسانەوێ. بەڵام ڕوخاندنی کەسایەتی و نەمانی کەسایەتی زۆر ئاسانە. ئینسان ئەتوانێت بە دوو درۆ لە مەجلیسێکە لە شوێنێکە لە تەلەڤیزیۆنێکە لە کەناڵێکا بیکە شخصیەتی پێ ئەڕوشێ و سیقە متمانی لە ناو خەڵکیان نامێنێ. چەندین کەس هەبووە لە کەناڵەکانە لە شوێنەکانە لە بەرنامەکانە کاتێکە درۆیەکی لێبینراوە قسەیەکی ناڕاستی لێبینراوە کەسایەتی و شخصیەتی پێلەکەدار بووە و شخصیەتی پێ نەماوە. ئەمە لە ڕوو شخصیەتەوە کەسایەتی ئینسانی پێ ئەڕوخێ. لە ڕوویەکی تر و ئینسانی ڕازگۆ بەو پێی کە متمانەی زیادە بێ، هەلی کاری زیاترە بێ، هەلی ئەوەی زیاترە بێ خەڵک ئیشی پێ بسپێرێ، خەڵک بیباتە پێشەوە لە مەیدانەکانە، خەڵک پرس و ڕاوێژی پێ بکە، خەڵک بیکا بە قائید و بەسەرکردە، خەڵک لە هەموو مەجالەکانە ئیسفادەی لێ بکرێ. ئەمە جگە لەوەی کە ئینسان ئەگەر لە ئیش و کار و لە کار و کاسبیە ڕازگۆ بێ خوای پەروەردگار بەرەکەتە خاتە ئیش و کارێەوە و ئەو کار و کاسبیە بێتە بە مای خێر و بەرەکەت بۆ خۆی و بێ مای خێر و بەرەکەت بۆ مناڵەکانی. ئەمانە و بەڕاستی دەیها سوود و کەڵکی هەیە بۆ ئینسان لە دنیادا و لە ڕۆی قیامەتیشەوە ئەبێتە مای ڕازیبوونی خوای پەروەردگار و ئەبێتە مای بەدەستهێنانی بەهەشتەکانی خوای پەروەردگار و ڕێگەی بەهەشت بۆ ئینسان ئاسانەکە و صفەتی صدیقی بە ئینسان ئەبەخشێت کە خەڵکانێکی لە ڕۆژی قیامەتە پیانەوترێ صدیق. باشە خۆ هەموو موسڵمانێ ڕازگۆیە بەڵام صدیق صیغەی مبالغەیە. فەرمێ فەئولائیکە مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء. صديقين لە پێش شەهیدەکانیشەوە باس کردووە. یعنی ئەوەنە مەرتەبەیەکی گەورەیە ناوی لە لای خوا بە صدیق نووسرا. یعنی ئەمە چۆنەڵێ ئەمە ئۆڤەرێکی تایبەتە یا ئەمە پلەیەکی تایبەتە. ئینسان ئەوەنە ڕازگۆ بێت لە دنیای، ئەوەنە ڕازگۆ بێت تا ئەوەندە علامەکەی ئەدرێتیە، تا ئەوەندە ئەستێرەکە وەرەگرێت، تا ئەوەندە پێ ئەوتێر صدیق کە گەیشتە ئەو مەرتەبەیە چەندین پلەپایی تایبەتی هەیە لە بەهەشتا کە ئێمە ئاواتی پێخوازی، هەموو کەسی ئاواتی پێخوازیە. ئەفەرمی ئەوان لەگەڵ ئەوانیان لەگەڵ پێغەمبەران و پیاو چاکان و صدیقین و شوهەدا دیارە ئەمان حتمما پێغەمبەران پلەی تایبەتیان هەیە، شەهیدەکان پلەی تایبەتیان هەیە، ڕازگۆکان پلەی تایبەتیان هەیە. ئەمە جگە لەوەیش کە ئیترەوە لە بەهەشتا مەگەر خوای پەروەردگار بۆ خۆی بزانێت چی بۆ ئامادە کردوون. زۆر باش مامۆستا لە دوێنێەوە کەوتوینەتە نێو مانگێکەوە بە هەمیشە پێی دەگوترێ یەکی نیسان و درۆی نیسان، ینی لە کۆمەلگا بە ناوی سوعبەت توشتەوە کۆمەڵی هەواڵی دڵتەزێن یا هەواڵی خۆش یان کۆمەڵشتی بێبنەما باز دەکرێت کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. جاری وا هەیە مرۆڤێک
هەواڵی تاعینبوونی پێدریان بوون هەواڵی مردنی کەسێکی پێدریان بۆون هەواڵی دۆڕانی یانەکەی پێدرێ کۆمەڵێشتی دیکە پێم خۆشە باز لەم دیاردەناشینە بکەین کە لە کۆمەلگەی کوردیشار تا ڕادەیەک بوونی هەیە و کاری پێکرێت. بەڵێ وەڵام منەمێ سەرتا بەو پرسیارە دەست پێ بکەم چی سوودێکی هەیە؟ ئایا ئینسان ناکرێ بە قسەیەکی خۆشدڵی بەرامبەرەکەی خۆشکە؟ ئایا ناکرێ ئینسان بە شتێکی تر دڵی بەرامبەرەکەی خۆشکە؟ وەکوڵێن کابرا لەگەڵ مامۆستاکەیە چوە بۆ شوێنێک کابراایەکی کرێکار ئیشی کردوتە بە مامۆستاکەی وتێتی بۆ نایی هینەکەی لێبشارینەوە پێڵاوەکانی لێبشارینەوە ئەوشتی بۆ پێڵاوەکانی لێبشارینەوە ئەی بۆ نایی تۆزێ پارە بخیتە تۆ دەوڵەمەنی تۆ هەبووی بۆ نایی تۆزێ پارە بخیتە ناو پێڵاوەکانی بزانین چی ڕووەدا کاتێک کە خۆیان نەشاردنەوە کابرا دێتەوە باوەڕ ناکا کە پێڵاوەکانی پارەی تایە لە خۆشیاڵی خوای پەروەردگار خوا چۆن زانیت کە من خێزانەکەم پێویستی بە عەمەلیاتە و هیچ پارەیەکم نییە و ناتوانم نەمەزانی ڕوو بۆ کێ بکەم خوای ئەمە ئیلا تۆ ناردووتە ئەمە بەس دەسەڵاتی تۆ لە خۆشییا دەسە کاتە گریان ئەمجا ئەم تەلەبێ بە مامۆستاکەڵی فێوانەیەکت کردم کە ئینسان ئەتوانێ بە ڕێگەی تر خەڵک دڵخۆشکە بۆ بە ڕێگەی درۆ کاکە من خەڵکە ناسم خوێندومەتەوە کە دایک جەڵدە لی داوە لەبەرەوەی کە هەواڵێکی دوران داوە بێت کە کوڕەکەت وەرگەڕاوە لە سیارە دایکەکە جەڵدە لی داوە بە تایبەت ئەمە لە کۆمەلگای موسڵمانان نابێ هەرچێت لە ئەوروپا و لە وڵاتان و هاوردەکرا ئێمە یەکسەر جێبەجێ بکەین بەداخەوە ئومەتی ئیسلامی یعنی وای لێ هاتووە بە کولتوری وڵاتانی تر زۆر معجیبە ئەم کرانەوەیە بەڵێ ئێمە لە کۆمەڵی ڕۆ ئیسفادەمان لێبینەوە بەڵام لە کۆمەڵی ڕۆ بەڕاستی هەندێک ئاداب و تەقالید و شتانی خەڵکانی وڵاتانی تری هێناوە بەڕاستی زەرری بۆ ئەم کۆمەلگای ئێمە هەیە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەم ئومەتە وای لێ دێت گاور و جوولەکە وڵاتانی غیری مسلمان هەرچی بکەن ئەمان تەقلید و لاساییەکەنەوە حتا پێغەمبەری خوا فەرمی ئەگەر بچنە کونی بزمژۆکێکەوە ئەوان بەدوایەچنە فەرمیان ئەی پێغەمبەری خوا ڕەنگە مەبەستت گاور و جوولەکە بێ فەرموو ئەی مەبەسم چییە یعنی مسلمان خاوەن هەویەی خۆیەتی خاوەن قیەمی خۆیەتی وەرە بە خۆشی دڵی خەڵکی تر خۆش بکە ئەنواع وەسیلەی تر هەیە بۆ دڵخۆشکردنی خەڵک ئەگەر مەبەستت پێ ئەوەیە ئەگەر نا درۆ هەر درۆیە و کاتێک گەورەتریش ئەبێتەوە کە تۆ بیشەرعێنی وڵێ وڵا کاکە ئەمڕۆ ڕۆژێکی جیهانیە و لە هەموو عالەما درۆ کرد و شتێکی طبیعیە و ئەو کاتە دوو جا گوناحە جارێکیان کە درۆکە ئەکرێ جارێکیان کە شەرعیەتی پێدرێ بۆیە بەو ناوانەوە ئەیانەوێ مسلمانیش درۆ دەرەسە بکە دڵی خەڵکی بخەنە مەترسیوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لا يحل لمسلم ان يروع اخاه حلال نییە بۆ هیچ مسلمانێ برایەکی دابچەڵەکێنێ ئێستا لە پشت دەرگایەکەوە دروست نییە تۆ بچی کەسێک دابچەڵەکێنی حلال نییە ڕێگەی پێنەدراوە بە تایبەت ئەم دوی نیسانە زیاتر دڵی خەڵکی تیادا ئەچەڵەکێنرێ وەڵا کوڕەکە دەعامی کردووە وەڵا نازانم ئیتر هەر شتێکی ترە لە بابەتانە کە دڵی خەڵکی پێدا ئەچەڵەکێن کە ئەوە شتێکی زۆر زۆر باش مامۆستا پێم خۆشە لەسەر تەوەرەکە بە شێوەیەکی گشتی کۆتا قسە و سەرنجی جەنابەت بزانم و گوێبیستی کۆتا پێیان بدەم وەڵاهی منەڵێم بەڕاستی ڕاستگۆیی قیەمێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەخلاقێکی زۆر زۆر جوانە ئەکرێ مسلمان وەکو جەنابەت ئاماژەت پێکرد شتی تری لێ بوەشێتەوە بەڵام درۆ ئەوەندە قێزەونە ئەوەندە ناشرینە ئینسان ئەبێ خۆی لێ پارێزێ ئەبێ خۆی بەسیط و بە ڕاستگۆیی بڕازێنێتەوە ئەبێ سەیری ژیاننامەی سڵدیقین و ڕاستگۆیەکان بکە بۆی لە دنیاە جێی متمانەی خەڵکی بێ جێی سیقەی خەڵکی بێ و جگە لەوەیش ئەبێ ئیشی لەسەر بکری ئەمە دایک و باوکان ئەبێ مەسئولیاتێکی گەورە لەسەر شانیانە چ بە ڕەفتاری خۆیان چ بە ڕێنمایی و بە پەروەردەکردنێکی دروست ئەو مناڵانە سەر ڕاستگۆیی فێر بکەن ئەبێ موسساتی تعلیمی قوتابخانەکان ناوەندیەکان زانکۆکان مەعاهیدەکان ئەبێ ئیش لەسەر ئەم بابەتە بکەن بەڕاستی دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ کێ لە شیعارە گەورەکانیان بریتی بە لە ڕاستگۆیی تا متمانیان لەناو خەڵکییا بمێنێ تا خەڵک باوەڕی بەو هەواڵانە بەبێ کە ئەوان بڵاوێکەنەوە لە سەروی ئەوانیشەوە دەسەڵاتداران گەورەترین ئەرک و بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشانیان یەکەم بەرامبەر بە خوای پەروەردگار دووەم بەرامبەر بە میلەتەکان کە ئەبێ ڕاستگۆ بن لەگەڵ میلەتەکانە با لەسەر ڕاستگۆیی بکوژرێن با لەسەر ڕاستگۆیی ژیانی خۆیان بەخت بکەن با لەسەر ڕاستگۆیی باج بدەن بە سەربەرزی ئەمێننەوە بە سەربەرزی لەناو مێژووە ژیانیان تۆمارەکرێ بەڵام بەداخەوە ئێستا ئەوەندە گەندەڵی هەیە لە وڵاتە کابرا ناچارە
پینەی بۆ بکە و دوور دەلەسێ بۆ بکە بۆیە بە شێوەیەکی گشتیڵێم صفەتێکی جوانە و ئینسانیش داوا بکە لە خوای پەروەردگار کە خوای تەعالا تەوفیقمان بدەیت چونکە تەوفیقی خوا لەسەر هەموو شتێکەوەیە تەوفیقمان بدەیت کە خوای پەروەردگار بە ڕاستگۆیی خۆمان بڕازێنیتەوە و زمانمان فێر ڕاستگۆیی بکەی و دوورمان بخەیتەوە لەو حاڵەت و لەو ناخۆشیانی کە وامان لێکن پەنا بۆ دروکردن بەری حسێن زۆر سپاس دەکەم و خی گەورە پاداشی بەخوای گەورە پایدارتان بکە و زۆر سپاسی بۆ بەڕێستان بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیزی تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ